گفتوگۆکەین لەسەر کردنەوەی ماڵپەرێکی نەتەوەیی و نیشتیمانی ماڵپەرێک بۆ گرنگیدان بە پرسە نەتەوەییەکان بەنای ماڵپەڕی سەکۆ لەسەرکردنەوەی ماڵپەڕەکە ئەو کەسانی کە تێیدا دەنووسن بۆ بابەتەکانی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر شێرکۆ کرمانج لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بەیانیت باش دەستخۆشیتان لێکەین. پێمان بڵێ ماڵپەری سەکۆ بۆ بڕیارتاندا ماڵپەرێکی لەم شێوەیە بکەنەوە؟ زۆر سپاس کاک ڕانکۆ لەسەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کورسات. ئەوەی ڕاستی بێ ئێمە پێمان وایە کە لە کوردستاندا ئێستاکە سەکۆ وەک ماڵپەڕێک کە هاتۆتە گۆڕێ بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەیە کە لە گوتاری نیشتیمانی کوردستانیدا غیابی هەیە. بەو مانایی کە ئێستا کۆمەڵێک گوتار لە کوردستاندا زاڵن، گوتاری خودنەفرەتی، گوتاری خۆبەخەمزانی، گوتاری داگیرکاری. ئەو گوتارانە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان زاڵ بوون لە نێو کۆمەلگەی ئێمە هەستمان بەو فەراغە کرد. بۆیە ئێمە پێمان وابوو وەک گروپێکی خۆبەخش کە پێویست دەکاتن سەکۆیەک منبەرێک پێگەیەک بۆ ئەو کەسانەی کە لەو دیدە نیشتیمانی کوردستانیەوە قسە دەکەن، لەو دیدە نیشتیمانی کوردستانیەوە دەنووسن بکەینەوە. لە ڕاستیدا سەکۆ دەیە ببێ بە منبەرێک بۆ ئەو کەسانەی کە لە دیدێکی نیشتیمانی کوردستانی کە وێنەی گەورەی کوردستان دەبین و لە نووسینەکاندا نمایشی دەکەن. دیدێک کە نە سڵ بکاتەوە لەوەی کە بە ڕووی داگیرکاری کوردستانەوە بچێتەوە و نە هاوکاتیش سڵ بکاتەوە لەوەی کە ڕەخنە بگرێت لە دەسەڵاتی هەرێم لە حیزبەکانی هەرێم، بەڵام بە دیدێکی ڕەخنەیەکی با بڵێن ئەکادیمیانە، ڕەخنەیەکی بابەتیانە، ڕەخنەیەکی بێلایەنانە هاوکات. سەکۆ لە ڕاستیدا دەیەوێ شتێکی دیکە بخاتە ڕوو کە سەنگەر لە هیچ حزب و لایەنێکی کوردستانی نەگرێ، بەڵام ڕەخنە لە هەمووشیان بگرێت. زۆر باشە. دکتۆر هەر کەس بێوێ بەشدار بێت لە ماڵپەڕەکە بابەتی خۆی بنێرێ بۆیەوە لەوێ بڵاو دەبێتەوە؟ نەخێر، ئێمە دیارە داوا لە هەموو کەسێک دەکەن کە بابەت بۆ ئێمە بنێرن، بەڵام ڕاستیدا ئەوەی لەو دیدە نیشتیمانی کوردستانی و بابەتەکانی خۆی نووسی بێت، ئەگەر بابەتەکە بابەتێکی ئەکادیمی نەبێ، بابەتێکی بابەتی نەبێ، لە ڕاستیدا لە لای ئێمە لەوانەیە جێگەی نەبێتەوە. بەو مانایەکە ئێمە ئەوە نییە کە ڕێگر بین لە ئازادی ڕادەربڕین، بەڵام ئێمە چوارچێوەیەکی دیدگاییمان هەیە، چوارچێوەیەکمان هەیە کە لەو دیدگایەوە دەمانەوێت تەماشای پرسی کورد بکەین. هەموو بابەتێکیش کە دێتن بۆ لای ئێمە بە پرۆسەی هەڵسەنگاندندا دەچێت، بە پرۆسەی هەڵەگیری و ڕێنووس و هەموو ئەو شتاندا تێپەڕ دەبێت. لە ڕاستیدا ئێمە بە پرۆسەی کورداندنی بابەتەکانیشدا دەکەین، بەو مانایە کە ئەگەر بابەتێک بۆ ئێمە بێ لە بابەتەکەدا باسیەوە کرابێت کە داواکانی کورد، ئێمە پێمان وایە کورد داوای نیە، کورد مافی هەیە، دەبێت ئەم وشانە ڕاست بکرێنەوە، دەبێت ئەو چەمکسازیانە یان ئەو گوتارە دروست بکرێت کە ئێمە لە هەر چوار وڵاتەی کە کوردستانی بەسەردا دابشکراوە ئێمە داوامان نییە، بەڵکو مافمان هەیە. ئەگەر بەڵێ دکتۆر ئەمە پرسیارەوە بکەم تا چەندە بیرتان لەوە کردوتەوە، ینی لە ماڵپەڕەکەدا جۆرێک لە بەرچاوڕوونی تێدا بێ بۆ کوردستانیان بڕنە لەسەر پرسێکی نیشتیمانی کاتێک بڕیارێکی چارەنووساز هەیە لە هەرێمی کوردستانە، ئێوە بە دیدێکی کوردانەی نیشتیمانیانە خوێنەوە بۆ ئەو جۆرە لە بڕیاریان ڕووداویان هەر پێشاتێک کە پێیوەست بێ بە تەواوی نیشتیمانەکەمانەوە، تەواوی میلەتەکەمانەوە. ئێمە دیارە مەسەلەن نووسەرەکان ئێمە ئاراستە ناکەی کە نووسەرەکە چی دەنووسێت چی نانووسێ. لە ڕاستیدا ئێمە گرنگە لە نووسەرەکە کە بەو دیدە ینی خەمە گەورەکەی کوردستان ببینێ، دیدە گەورەکەی کوردستان ببینێ. مەسەلەن بۆ نمونە کاتێک کە ئێمە باز لە پرسی هەر پرسێک کە پەیوەندی بە بودجەوە هەبێتن، مەسەلەن ئێمە لا ئێمە گرنگە کە لەکوێدا خەمی کورد کە چەنە گرنگە زەمانەتکردنی موچە و با بڵێن قوتی خەڵک، بەڵام هاوکات چەندە گرنگیشە کە سەروەری هەرێمی کوردستان بپارێزرێ،
قوارەی هەرێمی کوردستان بپارێزرێ ئەمانە هەمووی دەبێ با بڵێن شیکار بکرێت کە بۆچی ئەویان گرنگە هاوکات ئەویشیان گرنگە. باشە دکتۆر ئەم دەرفەتە دەخۆزمە بۆی پرسیاری ئەو بکەم ینی تۆ میشە جەخت لە ڕوانینێکی خۆت دەکەیتەوە دەڵێ میلەت دەوڵەتی نەبوو هەر میلەتێک دەوڵەتی نەبوو دەبێت بە تۆپی نێو گۆڕەپانەکە کە یاری پێ دەکەن زلهێزەکان بۆ نمونە دەبینینەوە تا ئێستا لە غەزە ئەو ڕووداوانی کە ڕوودەدا ینی میلەتان وڵاتانی گیان زلهێزەکانی گیان ئەرێکە و هەوڵ دەدا بەرژەوەندی خۆی لەوێەوە وەرگێتەوە یان دەزوەراتە نێو شەڕەکە یان پشکی خۆی تێدا هەبێ ئەم قسێت لە چیەوە سەرچاوی گردووە هەڵبەت تۆ زیاتر بۆ کورد ئەمە دەڵێ و بۆ میلەتانی تریش هەر بە هەمان شێوەیە. کاگرانکۆ ئێمە پێمان وایە مەسەلەن دیارە لەوانەیە لێرەدا بڵێن من پێم وایە نەوەک سەکۆ چونکە سەکۆ دیدی ئەوانەی بەشدارن لە سەکۆ لەوانەیە دیدی جیاڵێ بەڵام من پێم وایە کە پرسی کورد و پرسی فەڵەستینەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرسێکی سیاسی نەتەوەیە بەو مانایە کە لە بێدەوڵەتی فەڵەستینەکان و لە بێدەوڵەتی کووردا پرسی کورد هاتۆتە گۆڕێ ئەوەی کە ئێستا بە فەڵەستینەکان دەکرێت بەشی هەرە زۆری پەیوەندی بەوەیە کە فەڵەستینەکان مەحروم کراون لە بێدەوڵەتیدا و ئەوەی بە کوردیش دەکرێت بە هەمان شێوە ئێمە پێمان وایە لە سەحنەی لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا بکەرت هەیە و با بڵێن بکەری ناوەندیت هەیە بکەرە سەرچەکان بەگشتی وڵاتانن بەڵام ئێمە لە دنیایەکدا دەژین کە لەسەر بنەمای دەوڵەت نەتەوە دامەزراوە لەو دنیادا ئەوە وڵاتەکانن کە بڕیار دەدەن کە چێ دەتوانێت چی بکە چێ ناتوانێت چی بکە من حەزەکەم یەک دوو نمونەی زۆر سادە بێنمەوە من لە جاری دیکەش لەوانەیە لە لێرەیان لە شوێن دیکە باسم کرد بێ کاتێک کە ڕێگری لە هەناردەکردنی نەوتی کوردستان دەکرێت ئەمە عێراق و تورکیان بڕیار دەدەن کە داخۆ هەرێم دەتوانێت هەناردەی نەوت بکە یان نا ئەمە بۆچی چونکە لە سەحنە نێودەوڵەتەکانە لە تەنانەت لە با بڵێن لە محکەمە نێودەوڵەتەکانیشدا بکەرە نادەوڵەتەکان بوونیان نییە لەبەرەوەیە کە ئەو بڕیار دەدرێت کاتێک کە بڕیار دەدرێت کە با بڵێن لەسەر پرسی لە پەیوەند بە پرسی کورد سوێت ببێ بە ئەندام لە ناتۆ یان نا پرسەکە پەیوەندی بە پرسی کوردەوەی بەڵام لەو گفتوگویانەی کە لە پرسی ئەوە دەکرێتن کە سوێت ببێ بە ئەندامیان نەبێ بە ئەندام ئەوە تورکیا و ئەوە وڵاتانی دیکەن کە بڕیار دەدەن لە غیابی کووردا جا ئێمە پێمان وایە کاتێک کە تۆ لە سەحنەیەکی وا دەژیت و دەوڵەتت نییە یاریزانەکانی دیکە کە دەوڵەتن گاڵتەت پێ دەکەن یاریت پێ دەکەن دەبی بە گەمەی ئەوانە ئێستا فەڵەستینەکان بوون بە یاری وڵاتە ئیقلیمیەکان لە ڕاستیدا مەسەلەن ئەمە ئێرانە پێم وایە کە ئەم شەڕەی خوڵقاندووە لە غەزە و بەڵام باجەکەی خەڵکی فەڵەستینی و خەڵکی سیڤڵی ئیسرائیلی دەیدەن. باشە دکتۆر ینی با من پرسیاری ئەوە بکەم بە ناوی ئەو کەسانەوە کە ڕەخنیان ڕەنگە لەم دیدەی تۆ هەبێ ئەنێوە سووریا خۆ دەوڵەتە ئەوە تا بۆ وڵاتانی تر گەمی با بڵێن گەمی خۆیانی تێدا دەکەنەوە وڵاتانی زلهێزن ینی وڵاتانی دەوروبەریشین بڕیار دەدەن لەوێ چی ڕوودەداوە چی دەبێەوە تا داگیر دەکرێت و تا دەوڵەتیشە نمونەی تریشمان زۆرە لە جیاندا کە دەوڵەتیشن ناسێنراون بەڵام ینی هەندێک دەڵێن ئەمە وەهمێکە بۆ دەوڵەت دروست کراوە گەرنا میلەتانی بەهێز ئەگەر دەوڵەتیشیان نەبێت دەتوانن جێگەی خۆیان قایم بکەن. کاگرانکۆ من ڕێز و پێزانین بۆ ڕخنانە هەیە لە ڕاستیدا من قەت نەموتووە کە کوالیتی دەوڵەت جۆری دەوڵەت با بڵێن دەوڵەت چی دەکات چی ناکات گرنگ نییە ئەمە زۆر گرنگە ئێمە پێمان وایە هەندێک دەوڵەتەنە دەوڵەتی دیکتاتۆرین هەندێک دەوڵەتی دەوڵەتی فاشستین هەندێک دەوڵەتن کەن شکست خواردوون ناتوانن خۆیان بڕێوە بن بەڵام ئێمە پێمان وایە یان لانیکە من پێم وایە تۆ کاتێک کارخانەیەکت هەیە بەرهەمێکت هەیە
ئەم بەرهەمە لەوانەیە لە سەرەتادا کوالیتەکەی خراپ بێ بەڵام وردە تۆ ئەزمون وەردەگری تۆ با بڵێن هەوڵ دەیکە کوالیتی ئەو بەرهەمە چاکتر بکەیت بەڵام کاتێک کە تۆ کارخانت نییە ناتوانێت ئەو کوالیتێ ئەو بەرهەمە بەرهەم بێنیت یعنی ئەسڵان بەرهەمت نییە بێزگەلەوە ئێمە پێمان وایە لە غیابی دەوڵەتدا ئەسڵان نەتەوەی بێدەوڵەت لە ئەگەرەکانی لە ناوچووندا بۆ چونکە تۆ کاتێکە وڵاتت نییە نە زمانەکەت نە کەلتورەکەت نە مێژوەکەت نە کۆیادت نە هەموو ئەو بنەمایانەی کە نەتەوەی لەسەر دروست دەبێتن ئەوە ئاراستەی ناکاتن مەسەرەن تۆ لە شوێنێکی وەک تورکیا دەبی کە مەسەرەن پێم بڵێ مێژووی کورد لەکوێی دەوڵەتی تورکیدا پێم بڵێ کەلتوری کوردی لەکوێی دەوڵەتی کوردیدا زمانی کوردی نووسینی کوردی ئەدەبی کوردی معریفەی کوردی هەمویان ئەوانە ئەگەر هەش بن هەمووی دەبێت بە معریفەی تورکی دەبێت بە زمانی تورکی ینی ئەگەر مێژووی کوردیش بنووسێتەوە بە تورکی دەنووسێتەوە ئەگەر ئەدیبێکی کوردی مەسەرەن یەشار کەمال پێم بڵێ کامە نووسینی خۆی بە زمانی کوردی نووسیەوە بۆ چونکە هەر لە ڕۆژی یەکەمە زمانەکەی لێ مەحروم کراوە لە ئەمە لە چیدا ئەگەر ئێمە لە دەوڵەتمان هەبایە شارکەمال بە دڵنیاییەوە کە بە کوردی شتی دەنووسی و ئەدەبەکەشی دەبوو بە ئەدەبێکی کوردی نەک دەبوو بە ئەدەبێکی تورکی جا پرسیارەکە ئەوە سانانیە کە ئێمە بڵین مەسەرەن ئێمە تەنیا دەوڵەتمان دەوێت لە ڕاستیدا کوالیتی دەوڵەت جۆری دەوڵەت ئێجگار گرنگە بەڵام تا دەوڵەتت نەبێت ناتوانانی بیر لە کوالیتەکەی بکەیتەوە. باشە دکتۆریانی ڕوانینەکەی تۆ لەو ڕوانگەیەوە دەوڵەت پاکێجێکە ینی پاکێجێکە بنەمای هەیە بێمە بنەماکانیمان هەبێ ئەوجا باز لە دروستبوونی دەوڵەتەکە بکەین یان ینی تۆ لەگەڵ کامەی دەوڵەتێکی بێکوالیتی یان ئەوەی کە بنەماکانی دەوڵەتمان هەبێ ئەگەرچی دەوڵەتیشمان نەبێ تۆ لەگەڵ کامیانی دکتۆر؟ کاکڕانکۆ من پێمانەیە کە تۆ زەرورە هەموو بنەماکانی دەوڵەت هەبێ بۆی ببی بە دەوڵەت لە ڕاستیدا ئەوانەی کە لە جیهاندا بوون بە دەوڵەت بەشی هەرە زۆریان بنەماکانی دەوڵەتیان نەبووە عێراق کە دامەزرێنراوە لە ساڵی 1920 و ئێستا دەوڵەت شکست خواردووە بەڵام ئەمە هێزە نێودەوڵەتەکان بوو ئەمە بریتانیا بوو کە دروستی کرد ئەمە بریتانیا بوو کە سیستەمی خوێندنی بۆ دانا ئەمە بریتانیا بوو کە سوپای بۆ دامەزران ئەمە بریتانیا بوو کە پۆلیسی بۆ دامەزران ئەمە وەزارەتەکانی بۆ دامەزران ڕێگەوبانی بۆ دروست کرد پولی بۆ دروست کرد هەموو شتێکی تەنانەت سنووریشی بۆ دروست کرد لەبەرەوە من پێم وایە بۆ دروستبوونی دەوڵەت بەڵام زۆر گرنگە کە چۆن دەوترێت لەبەرەوەی هەندێک لە بنەماکان لە نێو دەوڵەتەکەدا وجودی نەبوو بۆی دروست کراوە و تا دوای 100 ساڵی هێشتا هەر نەبوو بە دەوڵەتێک هەر ئەوەتانی وڵاتانی دەرودراوسێ بڕیار دەدەن کە چی بکە چۆن بیر بکاتەوە چۆن مامەڵە بکە ئەمە ئەوەی هەیە نەک لەبەرەوەی کە بنەماکانی دەوڵەتی نەبووە لەبەرەوەی کە بنەماکانی نەتەوەی نەبووە لە عێراق شکستی خواردووە بنەماکانی نەتەوە فەرقی هەیە لەگە بنەماکانی دەوڵەت و دەوڵەتی عێراقیش لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بە هیچ شێوەیەک هەوڵی نەداوە کە ئەو دەوڵەت نیشتیمانە ئەو دەوڵەتە وەتەنیەیە لە عێراقدا دروست بکە بە پێچەوانەوە هەرچی لە عێراقدا حاکم بووە لە ڕاستیدا ڕۆیایەکی تایبەتی بۆ دامەزرانی دەوڵەتی عێراقی هەبووە عێراق لەژێر دەسەڵاتی سونەکان بووە لە 1920 تا 2003دا سونەکان لە عێراقدا ئەگەر ویستی بیان عێراقێکیش ساز بکەن بەڵام عێراقێک لەو ئەو عێراقە بووە کە بە دیدی سنەوە ینی هەمیشە ویستویانە عێراقێکی عەرەبی دروستکەن عێراقێک کە نزیک بێت لە وڵاتانی دیکەی عەرەبی و عمقی جوغرافی عەرەبی بەڵام لە 2003ەوە ئەمە شیعەکان دەیانوێت دەوڵەتێکی عێراقی دروستکەن بەڵام بە سیغە شیعیەکەی ئەمە کێشەکەی لەوەدایە و کوردیش هەمیشە ویستویەتی ئەگەر عێراقێک دروست بێ دەبێت جێگەی ئەو ببێتەوە یان دەبێت ئەو جیا بێتەوە لەبەرەوە تو ئەو پێکدادانە مەزهەبی و نەتەوایە نەبووە کە وای کردو کە عێراق دروست نەبێ عێراق کە دروست بووە سوپاکەی بۆ ئەو دروستکراوە کە چۆن پارێزگاری لە دەسەڵاتی سونە بکە لە عێراقا ئێستاش ئەگە حەشت دروست بووە ئەگە سوپا هەیە بۆ ئەوەیە کە پارێزگاری لە دەسەڵاتی شیعە بکە لە عێراقا ئەمەیە کە وەی کردو کە عێراق نەبێ بە دەوڵەت نەگەوەی کە بنەمای دەوڵەتی نییە. باشە دکتۆر ئەو جەنگی کە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل و غەزا هەر پەیوەست بە پرسی دەوڵەت پێ دوایە بەوەی کە دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان ینی دروست بکرێ کێشەکە چارەسەر دەبێ؟ من پێم وایە کێشەی
عرب ئیسرائیل یان فەڵەستینی ئیسرائیلەکان لەوانەیە بەوە چارەسەر بکرێت بەڵام مەرز نییە کێشەی فەڵەستینەکان بە دامەزرانی دەوڵەتێکە چارەسەر بکرێت دەگەڕێنەوە سەر پرسی کوالیتێکە ئایا کوالیتی ئەو دەوڵەتە چیە ئەو کاتە بەڵام من پێم وایە ئەگە فەڵەستینەکان دەوڵەتیان هەبێ ئیسرائیل ئاوا بە ئاسانی ناتوانێت کە سەروەری ئەو خاکە و ئەو دەوڵەتە بشکێنێ و ئەگەری ئێزگار زۆری هەیە کە وڵاتانی دیکە لەسەر فەڵەستینەکان بە جواب بێن لە حالەتی ئەوەی کە ئیسرائیل هێرشیان کاتە سەری و هاوکات ئەگەر فەڵەستینەکان دەوڵەتیان هەبێ من پێم وایە پێویستیان بەوە نابێت کە هێرش بکەنە سەر ئیسرائیلەکان ئەوەی کە ئێستا وای کردووە کە فەڵەستینەکان هێرش بکەن مەسەلەن لەوەیە کە ئەو حیسارەی کە ئیسرائیل خستوێتێ سەریان من بە هەموو شێوەیەک ئەو هێرشەی حەماس ڕەت دەکەمەوە بەڵام دەبێت پێزانین و تێگەیشتنیشمان هەبێ بۆ ئەوەی کە فەڵەستینەکان محاسرە کراون فەڵەستینەکان داخراون فەڵەستینەکان بەڕووی دنیا هیچ منفەزێکیان نییە ئەم نەبوونی منفەزەیە کە وای کردووە هێزێکی تونندڕەوی تیژڕەوی ئیسلامی ئوسولی لە فەڵەستیندایە لە نێو فەڵەستینەکاندا بەهێز بێتن جا ئەوە ئەگەر دەوڵەتی هەبێتن ئەو کاتە هاوڵاتی بیر لە خزمەتگوزاری دەکاتەوە بیر لە ینی ئەوەی کە ئێستا گوتاری با بڵێن فەڵەستینی گوتاری ناسیۆنالیستی فەڵەستینی گوتاری ئیسلامیزم زاڵە لە نێو فەڵەستینەکانە بەڵام ئەو کاتە گوتارێک زاڵ دەبێت کە پەیوەندی بەوە دەبێتن کە چێ خزمەت بە وڵات دەکات چێ وڵات پێش دەخات چێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی هەلی کارەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە پێشکەوتن بۆ وڵاتەکە دێنێتن بەڵام تا ئەو کاتت نەبێ فەڵەستینەکان ئێستا بیرەوە ناکەنەوە کە مەسەلەن چ جۆرە خزمەت گوزارێک پێشکەر بکرێت ئەوە لە نێو ئەو با بڵێن جەنگەدان بەڵام هەر بیر لەوە دەکەنەوە کە چۆن بمێننەوە چۆن شەڕ بکەن باشە دکتۆر دیسانەوەمە ئۆکودا پرسیارم ڕەنگە ئێستا بینەرێک بڵێ ئەی ئەوە نییە ئەوە سووریا ئەوە لوبناان ئەوە یەمەن ئەوە چەند وڵاتێکی ئەوە لیبیا ینی خۆ خزمەت گوزاریشیانە بۆ ژیانیش لەوێ باش بوو بەڵام ئەوە تا شێواندیان و ئێستا جیاوازێکی تویان ڕەنگە نەبێ لەگەڵ بە بڵین غەزە ئیسرائیل بەردەوام ئەمانیش لە شەڕدان لە شەڕی ناوخۆییدان یعنی احتیماماتی خەڵکەکە بۆ خزمەت گوزاری نەماوە کاک ڕانکۆ من دیسان دەگەرم ئەو وڵاتانی کە تۆ باسییان دەکەی مەسەلەن لوبنانە یا سووریایە ئەمانە کێشەیان لە نەتەوەسازیدا هەیە نەک کێشە لە دەوڵەت سازی لە دەوڵەتە مەسەلەن با بڵێن ئەوان پەرلەمانیان هەیە حکوومەتیان هەیە پۆلیسیان هەیە سوپایان هەیە بەڵام ئایا ئەو سوپایی کە لە سووریایە بەرگری لە ڕژێمەکەی ئەسەد دەکا یا بەرگری لە سووریا دەکا ئایا ئەو پەرلەمانی کە لە سووریا هەیە نوێنەرایەتی خەڵکی سووریا دەکاتن یان نوێنەرایەتی دید و دیدگای حزبی باز دەکاتن لە سووریا ئایا ئەو بابڕین ئەو شوناسی کە لە سووریا سپێنراوە وەک دەوڵەتێکی عەرەبی نوێنەرایەتی هەموو خەڵکی سووریا دەکاتن یان نوێنەرایەتی تەنیا عەرەب دەکاتن لە سووریای ئەوەی کە کێشەکەی کێشە ئەوە نییە کە دەوڵەتیان هەیە کێشەکە ئەوەیە کە ئەمانە گروپێک دێ خۆی زاڵ دەکا گروپەکانی دیکە هەموو پراوێز دەخا شوناسی خۆی بەسەر گروپەکانی دیکە زاڵ دەکاتن هەموو دەوڵەتەکە لە خزمەتمانەوەی خۆی یا کەسێکدا تەرخان دەکاتن ئەوەیە کە کێشەکە لە سووریا ینی ئێمە من نازانم لەوەتەی بەبیرم دێ حافز سەد و بەشار ئەسەد لەسەر حکومن ئەم دیکتاتۆریەتەیە وای کردووە کە دەوڵەتی سووریا فەشەل بێنێ ئەوە نییە کە دەوڵەتی سووریا دەوڵەتە دەوڵەت بۆ خۆی فەشەل نایێنێ ئەوانەی بەڕێوەی دەبن فەشەلی پێدێنن بەڕێز پرۆفیسۆر شێرکۆ کرمانج سپاس دەکەم دیسان و دەستخۆشیتان لێکەمەوە بۆ ماڵپەری سەکۆ سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ وتەکانت زۆر سپاس دەکەم